سڵاوتان لەبێ. لە دوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق لەوسەد محەممەدی حاجی مەحموود ئاماژەی بۆ کردەوەی مەسعود بەرزانی ئەو هاوپەیمانی تێبێزەی لە دەستنەدا کاویشێکێتی و سنوورێک بۆ ئەو مشتومڕانەدا بنێ کە لە ئارادان پێشبینی دەکرێت بەرزانی یاساکە پەسەند بکە یان ئیمزاکردنی لەسەر یاساکە لەمەوەی یاسایی خۆیدا ڕەت بکاتەوە بۆی دواتر بەبێ هیچ شتێک بەبێ یاسایەکی ببورن بەبێ هیچ شتێک بێت بە یاسایەکی پەسەندکراو. سەبارەت بە بابەتی گەڕانەی پرۆژەی دەستوریش حەمەی حاجی مەحموود بە دووری زانی مەسعود بەرزانی و حەزبەکەی ملکەشی ئەو داواکاریە بن و دەستور بگەڕنەوە بۆ پەرلەمان. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ یاسای هەموارکردنەوەی یەکەم یاسای خزمەت و خانەنشینی هێزەکانی ناوخۆی پەسەند کرد و بە یاسا هەموارکراوەکەش خانەنشینی هێزەکانی ناوخۆ لە ١٨ کۆی موچەکان وەردەگرن و فەرمانبەرانی مەدەنی وەزارەتی ناوخۆش دەگرێتەوە. سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق بێنارتی ڕاگەیاند لە دانیشتنی یاسای ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا هەموارکردنەوەی یەکەم یاسای خزمەت و خانەنشینی هێزەکانی ناوخۆ خراوەتە دەنگدانەوە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتەران پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاساکە پەسەند کرا. نێردەی نەتۆ یەکگرتوەکان لە عێراق ناسراو با یونامی تاکیدی کردەوە خەباری توندوتیژی لە عێراقدا لە جێگەی مەترسی و نیگەرانیە. داواشی لە سەرکردە سیاسیەکان کرد دیالۆگی جدی ئەنجام بدەن تا کۆتایی بە خێرانی ئێستا عێراق بکرێت. یونامی لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە قەبارەی توندوتیژی و هێرشە چەکداری و تاقینەوەکان لە عێراق بەرەو هەڵکشان دەڕات و ژمارەی قوربانەکانیش بە شێوەیەکی ترسناک زیادی کردووە. داواشی لە سەرکردە سیاسیەکان کرد پێکەوە دانیشتن و هەوڵەکانیان بە پێی دەستور چڕ بکەنەوە بواریش بە هیچ کەس لایەنێک نەدەن ڕێگای توندوتیژی و دووبارەکی بگرێتە بەر. بۆرسەی عێراق ئەمڕۆ ڕایگەیاند لە ماوەی 6 مانگیەکەمی ئەم ساڵدا مامەڵە با زیاتر لە 2 تریلیۆن دینار کراوە. ئاشکراشی کرد کە کۆمپانیایەکی نوێی کارتی پەیوەندی ناوی لە بۆرسەکەدا تۆمار کردووە. بۆرسەکە ئاماژەی بۆش کردووە لە ماوەی ئەو 6 مانگەدا 611 ملیار و 282 ملیۆن پشکی بە بەهای 2 تریلیۆن و 456 ملیار دینار فرۆشتووە. وتیشی لەو ماوەدا 69 کۆمپانیا لاکۆی 73 کۆمپانیا کە نایەن لە بۆرسەکەدا تۆمار کراوە مامەڵەی داراییان کردووە. ئەمینداری گشتی ڕێکخراوی بەدر و وەزیری گواستنەوەی عێراق ڕایگەیاند تا ئێستا وڵاتەکەی لە پشکنینی ئەو فڕۆکە ئێرانیانەی لە ئاسمانی عێراقەوە بەرەو سووریا دەڕۆن بەردەوامە. ڕەخنەشی لە پڕچەکردنی ئۆپۆزیسیۆنی سیراگرت و بە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی هێرشە چەکدارەکانی بۆ سەر عێراق لە قەڵەمدا. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە لە فڕۆکەخانی بەسرا بۆ سازکرابوو هادی عامری ئاماژەی بۆ کردووە تۆمەتبارکردنی عێراق لەلایەن خۆراوەکە گوای ئەو فڕۆکە ئێرانیانەی بەرەو سووریا دەڕۆن ناپشکندرێن دوورن لە ڕاستیەوە. سەرچاوێک لە پۆلیسی سەلاحەدین ڕاگەیاندووە هێزێکی ئەمنی توانی لە پێکدادانێکدا لەگەڵ گروپێکی چەکدار مفتی ڕێکخراوی قاعیدە لە باکووری شارێک تکری بکوژێ. سەرچاوەکە بە سۆمەرەنیزی ڕاگەیاندووە هێزێکی تایبەت لە ئەتیپی 4 سوپای عێراق درەنگانێکی شەوی ڕابردوو لەگەڵ گروپێکی چەکداردا پێکیاندا کە بەنیاز بوون هێرش بکەنە سەر بارگایەکی سوپا لە ناحیەی سڵیمیا لە باکووری تکری. وتیشی لە ئەنجامدا مفتی ڕێکخراوی قاعیدە کە ناوی محەممەد حسێنە کوژرا و چەکدارەکانی تریش هەڵهاتوون. بە پێی ئاماری پزیشکی دادوەری ئێرانی هەرسێ پارێزگای تاران و خۆراسان و کرماشان زۆرترین حاڵەتی گیان لە دەستانی کرێکارانی تێدا تۆمار کراوە. ماڵپەڕی ئیسلام بڵاوی کردوێتەوە لە 2 مانگی ڕابردوودا و بۆ کاری جۆراوجۆر 265 کرێکار لە کاتی کارکردندا لە ئێران گیانیان لە دەستداوە کە لەو ڕێژەیە 2 کەسیان ژنن. موسیف مەزروقی سەرۆککۆماری تونس داوای لە حەسەن ڕۆحانی سەرۆککۆماری نوێی ئێران کرد فشار لە بەشار ئەسەدی سەرۆکی سووریا بکە بۆ قبولکردنی ئاگربەستێک لە مانگی ڕەمەزاندا لە شاری حەمس کە لە هەموو لایەکۆ گەماڕدراوە. لە بەیاننامەیەکدا کە لەلایەن سەرۆکیاتی کۆماری تونسەوە بڵاوکرا ئاماژە دەکات بۆی موسیف مەرزوقی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ حەسەن ڕۆحانی سەرۆککۆماری ئێران دوو دڵی خۆی نیشانداوە دەربارەی نەئارامی هێرشەکانی سەر شاری حەمس گەماڕدرا و داوای لە لایەنی ئێرانی کرد فشار لە سووریا بکات بۆ وەستاندنی هێرش و بۆردومانەکان لە مانگی ڕەمەزاندا. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا شاد بن.